بسم الله الرحمن الرحيم. هەنار خان بەخێراتی خۆشحاڵین کە سلام الناس بۆ ئەم سلام چاوپێکەوتنەوە ئەم ئەڵسەنگاندنە باش ئەتمنى خۆتان بناسێنن. ناوم هەنار سەردارە دانیشتووی لیرانم نەفێ لیران بەشداربووی گروپی چالاکردنەوەی مێشک و یاددەم لە بەشی ئامادەی 25 دەستمان پێ کرد کە ئەو کاتە هیچ قورئانم لەبەر بوو بەس ئەوهاژنا ینی برێی بە ژمارەی ئاەت و ئەو شتانە ئێستا کە الحەمدولillah چەند سوورەتێکم لەتوانی لەبەرکەم بە ژمارەی ئاەت و بە لاپەڕە و بە ڕێزبەندی و بە هەر هەمووی ئەوش لە سەری مامۆستا ئاوات و ستافەکە الحەمدولillah. سپاس بەخوای گەورە. تۆ ڕاهێنانەکان لە بە درێژای خولەکە لەسەر چی شتێک ئەکرد؟ بە درێژای خولەکە وەڵای لەسەر مەنهەج بوو، سەر مەنهەجی پۆل 12. منهەجی پۆلی 12. باشە چۆن بڕیاردا کە قورئان لەبەرکەی ئایا پێشتر ئەزمموی پێشتر فێربوونی لەبەرم خوێندنی کردیە قورئان قورئان، هەبوو؟ بەڵێ پێشتر لەبەرم کردی بەس زۆر دژوار بوو لەبەرکردنەکە، زۆری زەعات بوو، یعنی زۆر بە قورسی لەبەرمان کرد. ببیرم دێ سوورەتی ڕەحمان پێشتر کە لەبەرم کرد 28 ڕۆژم پێسوویە تا لەبەرم کرد 28 ڕۆژ سوورەتی ڕەحمان. ئێستا الحەمدولillah تام بە 2 ساعات، يعني ئەگەر داڵغەشم بڕوا بە 2 ساعات تام سوورەتێکی لە بکەم، ئەگەر داڵغەم بڕوا، ئەگەر داڵغەم نەڕوا هەر بە نیم ساعتێک سوورەتێکی تام لە بکەم. ماشاءالله الحمدلله. مامۆسات هەبووە بۆ فێربوونی قورئان یان نا چۆن بۆ هیچ ئەم نەبوو. تەجروبە تۆ لەسەر منهەج بوو دواتر لەسەر قورئان ئەم ڕاهێنانت ئەکرد؟ نا مامۆستام نەبووە بەس يعني تەجوید و شتانم هیچ نەخوێندیە، بەس جێم لە قیرائەکان گرتیە لە جێلێگرتنی قورئان فێربوونی تەواو. يعني بەبێ مامۆستا خۆت فێری خوێندنەوەی قورئان گرتووە و واتر لەبەری کردووە بە ژمارە ئاەتیشەوە. زۆر باشە، سەکەوتوو بیەخوا. ئەگەر پێ خۆشە ئێستا لە سوورەتی القەمەر و الرەحمان ئەزمونێکەکەین تەجروبەیەکە وەرەگرین. هەر بۆ تەوسیق ئەتوانی چاوی خۆ ببەسیتەوە، ینی بۆ دڵنیابوون. اسم لە دیارنی مامۆستا. زۆر باش. ئاەتی 23 لە سوورەتی القەمەر. كذبت ثمود بالنذر. كذبت ثمود بالنذر. ئاەتی 44 لە سوورەتی القەمەر. أم يقولون نحن جميع منتصر. آياتي 27 لسورة الرحمن. ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. أعترم. آياتي 16 بوبلا سورة الرحمن. 16 فبأي آلاء ربكما تكذبان. باش. آياتي إين لا بري دومي سورة الرحمن شن آياتي تيان؟ لا بري دومي سورة الرحمن 24 آيات تدا. 24 آياتي تدايا؟ بچەند دەست پێیەکە بەچەند کۆتایی دێت ناوەڕاستەکەی؟ لە ئاەتی 17 دەست پێەکە و لە ئاەتی 40 کۆتایی دێت. لە ئاەتی 17 دەست پێکات. بەڵێ سورة الرحمن. سورة الرحمن. بەڵێ لە ئاەتی 17 دەست پێکە و 40 کۆتایی دێت. ئەمە لە قورئانەکەی تۆ ئاوایە؟ بەڵێ مامۆستا. باشە. سەرەتاکەم بۆ بڵێ و وە کۆتاکەشی ئەو لاپەڕە. سەرەتای لا دواني سورة الرحمن فرمي رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان. وديري أخير شيء فرمي فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان فبأي آلاء ربكما تكذبان. باش. آياتي سيوكم بۆ بڵێ. سنفرغ لكم أيها الثقلان. باش. لەکوێوە ئاەتی 60 بۆ بڵێ بەڵام 5 ئاەتی پێش ئەوەی، یعنی ها بڵێ لە پێش ئەوە دێت لە پێش ئەوە دێت. بعكسه يعني. بەڵێ بەڵام بڵێ لە پێش باش. ئەوە دێت. باش. الآيات الشاذة فرمي هل جزاء الإحسان إلا الإحسان. ماشي. لآيات 59 فرمي فبأي آلاء ربكما تكذبان. الآية 50 فرمي كأنهن الياقوت والمرجان. آية 50 فرمي فبأي آلاء ربكما تكذبان.
آياتي بنزا الشيش فرمي فيهن قاصرات الطرف لم يطمثهن إنس قبلهم ولا جان. أو آيتي بنزا كوتا آيتي سورة الرحمن بوبلي. تبارك اسم ربك ذي الجلال والإكرام. سي آيتي دو آيتي كوتاي سورة القمر بوبلي. إن المتقين في جنات ونهر في مقعد الصدق عند ملك مقتدر. آيتي هشتي سورة الرحمن بوبلي. ألا تطغوا في الميزان. زور باشا. لسورة القمر، لسورة القمر لا بري دومي ببي قرآن كي خود شن آياتي بل تيايا ديال رسالة لا بريد تومي كبستو لا بربنساتو بستناكا بستيق آية تدا. استياك آياتي دي داعي آياتي لا تشن تسبيكا بوتشن كوتايدي الآية حفظ تسبيكا والآية بس حفظ كوتايد شن آياتي تيايا بستيق. بستوياك داس خوش باش استا ديال رسالة وكوتا ونورس موبلي. لا برجون سورة القمر. بلى آية حفتم ديرية كما فرمتن خش عن أبصارهم يخرجون من الأجداث كأنهم جراد منتشر. و ديري آخر يفرمي إنا مرسل ناقة فتنة لهم فارتقبهم واستبر. زور باشا. آياتي حفظا بوبلي لسورة القمر. ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. شن آياتي لو آتت يايا لسورة القمر سي. بوم يعني سي آتي سنة سنة بلى. آيتي حفظة. بلى آيتي بستدو. آيتي السيدو. طول. آتي حفظا بستودو آيتي بستدو ولا سيدو. قال سيودو. تليش تدا تار آيت لو عارفة آيتي. باش. آه آيتي 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 تلوشش بغلة لسورة القمر. سورة القمر. بل الساعة موعدهم والساعة أدهى وأمر. باش سورة القمر كان آيتي تيايا آيتي يكم تيو آيتي كوتا هميني تيو. بنزا بنز آية سورة القمر. آيتي كمي أفرمي بسم الله الرحمن الرحيم. اقتربت الساعة وانشق القمر. آيتي يكم. آيتي بنزا بنز كآخر يمينا فرمي في مقعد صدق عند ملك مقتدر. باش سورة الرحمن كان آيتي تيايا آيتي سرتا آيتي كوتا ايشن بغلة. سورة الرحمن. ما صار ديرية كم إبراهيم. بلى بلى باش حفتاهش آية تدايا ديرية كم سورة الرحمن فرمي بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان. ودير آخر يفرمان فبأي آلاء ربكما تكذبان تبارك اسم ربك ذي الجلال والإكرام. باش سورة الرحمن للا باريشن دس بيكا ولا باريشن كوتا ايديت. سورة الرحمن لا بارا بنسة السيوك تسبيكا ولا بارا بنسة السيوك وتعيد. لبي قرآنك خود لا بل باريا كم كان آيتي تيايا سورة الرحمن. لا باريكم شازة آيات. شانزدا آيتي تيدا زور باشا. آه لا باري آيتي تشلويك لسورة القمر. بل كيف لا باري تنمو لا باريد دومي. آخر جمالية عفوا كذا. عفوا كانت لا بارا سيمك بنسة بستو بنسة السيوك. يا سطو شن آيتي تيايا ولا برا. أو لا باري بسيم سورة القمر بستو دو آيات تدا. استوديو آيتي تيدا لا تشندس بيكا رسن كوتا ايديت. لا بستوش تسبيكا ولا تسلونا كتايد. باش دستا كان خوش بيا خوا. زور باشا أنا خان طاوي تواني أو ناقص. طاو تجربة چۆن بوو بەلاتەوە. والله زۆر خۆش بوو. یەکەم جار بوو تەجروبەیەکەم کە قورئان بە ژمارەی ئاەت و لاپەڕۆزمەند بەرکەم. ئەمە ئەگەر شتەکە زمانی خۆت نییە زۆر ئاسانە بە چێژیشی هەبوو بالضبط. چێشی زۆرترە. باشە یادگە دەورەی چالاکردنەوە چەندێک یارمەتی تۆیدا کە بتوانانی کتابێک وەکو قورئانە بە بێەوەی فێری مامۆساشتە هەبێ چەند یارمەتی ئەوەیدا کە بەم ئاەتانە بەم وردیە لەبەری بکەیت ئەگەر پێشتر بە چۆن ئەبوو. پێشتر ئەم گۆ مەحاڵە بەس ئێستاکە یعنی کە تانیم لاپەڕێکی لە بەکەم تانیم دوو لە بەکەم تانیم سی لە بەکەم ئەکی دەتام کتابێکش لە بەکەم بەبێ وێ لە بیرم بستەوە.
بۆی لەبیرش بچێتەوە وە زمانی خۆشت نین. ناوە بەس بە یارمەتی خولیات الحمد لله باز بەخوای گەورە ستان خۆش بێ. سەرکەوتوو بن ئینشاءڵڵا ئێمەش خۆشحاڵین کە سلامت بن زۆراتان زۆر کردووە مەمنون دەستەکان زۆر خۆش زۆر بە هەنار خان ئەگەر پامێک تەیە زۆر قسەیەک مەمنون خۆشحاڵە بینبیویسین. وڵی پەیامی من ئەوەی لە ئەوانەی دەیانوێ کە بەشدا یان مێشتیان باش بێ بانەرێن گرانە و نازانم سوو پارەکەی زۆرە خولیاتگە پارەی زۆرە وشتانە چکە بەزدی یەکسەر لە هەفتەی چەندەم دووەم سێمی پارەکەی خۆی پڕکاتەوە یەکسەر ئەوەندە باشە. ئەمن کە ئەوسارە مەپۆلی 12 بەشدار هیچ خولەکم نەکردی من هیچ بەتایت خولەک خولێکم نەکرد. هیچ خولەک تەنها گوتم بەس خولیاتگە ئەوەندە قەناعەتم پێی هەبوو یعنی بڕۆمە بەگە بەشداری خولیاتگە نەکەمتەوە هیچم پێ ناکرێت هەستەکەی بەڵێستا ڕاهێنانەکانی الحەمدولله چالاکردنەوە خولی چالاکردنەوە ئایا خۆشیێدا بە ئینسان یان هەر زۆر قورسیە؟ ئەمن هەر هەموم بە تەواوی بە مەزبوطی جێبەجێ نەکە بەس ئینشاڵڵا پاش خولەکەش بەردەوام ببم لەسەری لەسەر ڕاهێنانەکان ئەوەش لەبەرەوە بوو کە پلانم نەبوو لە ڕاهێنانەکان و دانان کات نەبوو بەس بەجددی خێرابینینە لەبەرکردنە بڕینی بربەستەکانە خێرابیستن ئەوانە هەر هەمووی ناگەم چێژی هەیە ئیزعاجت ناکە برێ وچی سایکردنی مەکتب بیتن ئیزعاجت کاوشتان زۆر زۆر خۆش. زۆر باشە ئومێدەوارین کە ئەم ساڵیش لە پۆلی 12 سەرکەوتوو بن آمين إن ئینشاءڵڵا شاء الله ڕۆژێکی بە هەموو قورئان بەم شێوە بەم جوانێ لەبەرکن إن شاء الله إن شاء الله دەستەکان خۆش خۆشحاڵ بینە خاص زۆر زۆر مەمنون مامۆستا زۆر زۆر سەلامت سپاس. بێنێ.